سڵاتان لێبێت دوای ململانەیەکی زۆر کە تێیدا دوخلی هەڵبژاردن لە دووهێنی ئەنجامدرا دوجار کاندیدی ڕیفۆرم خوازەکان مەسعود پزیشکیان توانی پۆستی سەرۆکۆماری ئێران بباتەوە و کاندیدی نەریت خوازەکان شکستی هێنا لە دوای ئەم گۆڕانکاریەکی کە لە ئێران ڕوویدا لە هەڵبژاردنەوە چەند پرسیارێکی گەوهری سەریان هەڵداوە کە ئایا ڕیفۆرم خوازەکان دەتوانن چی لە سیاسەتی دارایی و سیاسەتی دەرەوەی ئێران بگۆڕن. ئێمە لە ڕێگەی وەڵامدانەوەی پێنج پرسیارەوە دەمانەوێت شەنوکەوی ئەو بابەتە بکەین. لە پرسیاری یەکەمدا کە لە پشتی منەوە هەیە دەمانەوێت وەڵامی ئەو بدەینەوە کە ئایا دەرچوونی پزیشکیان لە چیەوە سەرچاوی گرتو و چی بووە هۆکاری ئەوەی کە نەریت خوازەکان کەوتن. دیارە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک ڕووداوی گەورە لە ئێران ڕوویاندا بە تایبەت لە بزوتنەوەی ژیان ئازادی کە دەوڵەتی ئێران مەوفەق نەبوو لە مامەڵەکردن لەگەڵ ئەم بابەتەدا کە پرسی ئازادی ڕادەربڕین. ئێستا لە ئێراندا یەکە لە پرسە جددیەکان و ئەمە وای کرد دەنگێکی زۆر لە نەریت خوازەکان بڕوە و مامەڵەکردنی ئێران لەگەڵ دەرەوەی خۆی بە هەمان شێواز مەوفەق نەبوو بە تایبەت لە پرسی ئەتۆمی و پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپی و ئەمریکادا کە ئەمانە هۆکارگەلێکی سەرەکی بوون بۆ کەوتنی نەریت خوازەکان. لە پرسیارێکی تردا کە ئاماژەی پێ دەکەین تمەن لەگەڵ پزیشکی وەزعی چۆن دەبێت. یەکێک لە پرسیارە سەرەکیەکان کە ئێستا باز دەکرێت پرسی تمەنە لەبەرەوەی تمەن لە ماوەی ڕابردوودا دۆخی زۆر خراپ بوو. لە شەوی ڕابردوو 100 دلاری ئەمریکی لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە 6 ملیۆن و 50 هزار تمەن مامەڵەی پێوە دەکرا. بەڵام لەگەڵ دەرچوونی ناوی پزیشکان کە براوی هەڵبژاردنە ئۆتۆماتیکی بەهای تمەن بەرز بووەوە و 100 دلار بە 5 ملیۆن و 850 هزار مامەڵی پێوە دەکرێت لە ئێستادا کە 200 هزار تمەن نرخی تمەن بەرز بۆتەوە. ئەمەش گۆڕانکاریی گەورەیە. بە پێی شارەزانی ئابووری ئێران لەگەڵ پزیشکیان دۆخی تمەن باش دەبێت لەبەرەوەی پزیشکیان لە کاندیدی ڕیفۆرم خوازەکانە ڕیفۆرم خوازەکانیش تێگەشتێکی جیاوازتریان هەیە بۆ داڕشنەوەی سیاسەتی دارایی ئێران بە تایبەت کە کۆمەڵێک پرسی سیاسی هەیە دەکرێت یەکلایی بکرێتەوە کە هەموو ئەمانە کاریگەریان لەسەر بەهای تمەن دەبێت لە وڵاتەدا بە تایبەتیش ئاساییکردنەوەی پەیوەندیخانە لەگەڵ ئەوروپا و ئەمریکا کە بابەتی سەرەکی دەبن لە بەرزبوونەوەی بەهای تمەن. پرسیارێکی تر ئەوەیە کە برنەوەی پزیشکیان بۆ کورد و عێراق و جیهان چ مانایەک دەگەێنێت. دیارە ئەگەر لە بڕستە سادەیەوە دەست پێ بکەین ڕاستە پزیشکیان لە دایکێکی کورد لەدایک بووە و لە شارێکی کوردی لەدایک بووە، بەڵام ئەوە لەوە کەم ناکاتەوە کە دوجار ئەو سەرۆکۆماری ئێرانە بۆیە ناکرێت وەکو کوردێک سەیری ئەو بابەتە بکرێت. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا دەرچوونی پزیشکیان لە کاندیدی ڕیفۆرم خوازەکانە کاریگەری لەسەر کورد دەبێت هەم لە عێراق و هەم لە ڕۆژهەڵاتی کوردستان. دیارە لە ماوەی ڕابردوودا کە بزوتنەوەی ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەرچاوی گرت دەسەڵاتدارانی ئێران کە نەریت خوازەکان بوو نەیانتوانی مەوفەق بن لە ئیدارەدانی ئەو بابەتەدا، بەڵام لە بانگەشەکانی هەڵبژاردندا کە بە زمانی کوردی باسی کرد پزیشکیان باسی لەوە کرد کە پەیوەندیەکی باش لەگەڵ هەموو نەتەوەکان بە تایبەت کورد دروست دەکات کە هەموو ئەمانە دەکرێت سەرەتایەک بن بۆ ئەوەی جارێک کە سیاسەتی ئێران لە بەرامبەر کوردەکان گۆڕانکاری بەسەردا بێت، بەڵام لە دوجاردا سیاسەتی گشتی هەیە کە پزیشکیان ناتوانێت لی دەرچێت و ئەو مامەڵەیە بە باشی ئەنجام بدرات. ئەوەی پەیوەستە بە عێراقەوە کە دەرچوونی پزیشکیان چگاریگەرێکی لەسەر عێراقەیە. دیارە لەبەرەوەی عێراق وڵاتێکی دراوسەیە و پەیوەندیەکی گەورەی سیاسی و ئابووری و کللتوری لە نێوان ئەو وڵاتەدا هەیە. بێگومان هەر کاندیدێک چ لە عێراق یاخود هەر گۆڕانکاریێک چ لە عێراق چ لە ئێران ئەنجام بدرێت کاریگەریان لەسەر یەکتری دەبێت. لە ماوەی ڕابردوودا عێراق یەکێک بوو لە وڵاتانی کە زۆرترین سزای بەرکەوت بەهۆی ئەو سزانەی خراپبوونە سەر ئێرانەوە لە پرسی ئابووری لە مەسلەی دۆلار. هەموو ئەمانە کاریگەریان لەسەر عێراق بوو. بۆیە کە جارێککە سەرۆکۆمارێکی تر دێ بۆ ئێران کە لە ڕیفۆرم خوازەکان و نوێ خوازەکانە دەکرێت لە ڕێگەی ئاساییکردنەوەی سیاسەتی خۆیان لەگەڵ وڵاتانی ئەوروپا و ڕێکەوتنی ئەتۆمی هەموو ئەوانە دەکرێت دۆخی عێراق لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسیەوە باشتر بکرێت. ئەگەر عێراق سزا داراییەکانی ئێران لە سەرشانی خۆی لابەرێت و هەموو ئەو سزانەی کە خراونەتە سەربانکی عێراقی لەلایەن ئەمریکاوە پەیوەستە بە ئێرانەوە. بۆیە لەگەڵ باشکردنی دۆخی ئێران بە دڵنیاییەوە دۆخی عێراقش لە ڕووی ئابووریەوە بە تایبەت
باش دەبێت و لە ڕووسیا شەو بە هەمان شێواز کاریگەری لەسەر هەیە و وەڵامی ئەو پرسیارە ڕێک بۆ پەیوەندی ئێران لەگەڵ وڵاتانی دەرەوەش ڕاستە. پرسیارێکی تر ئەوەیە پزیشکیان چی پێ دەکرێت بۆ باری ئابووری داتەپیوی ئێران. دیارە گەلانی ئێران ساڵانێکی زۆرە بەدەست دۆخی داراییەوە دەناڵێن، دۆخی داراییان لەو پەڕی خراپیدایە تمەن داتەپیوە. گەلانی ئێران بەگشتی هەمویان لە دۆخێکی ئابووری سەختدان. ئەوەی کە لە پێشتردا وەڵامدایەوە لە پەیوەندیەکانی ئێران لەگەڵ جیهانی دەرەوەدا ئەو کرانەوەی کە لە بەرنامەی سیاسی پزیشکیان و ڕیفۆرم خوازەکاندا هەیە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان بەڕووی دەرەوەدا هەموومانە دەکرێت جوڵە بخاتەوە دۆخی دارایی ئێران کە لە دوجاردا بە جۆرێک لە خۆشگوزەرانی بۆ ئێرانیەکان بشکێتەوە. بەڵام شتێکەیە لە ئێراندا سیاستێکەیە لە ئێراندا بازنەیەک هەیە سەرۆک کۆمار لە هەر کەسێک و هەر لایەنێک بێت ناتوانێت لە چوارچێوەی ئەو بازنەیە دەرچێ. بۆیە لە مەسلەی ئاساییکردنەوەی پەیوەندیەکان لەگەڵ جیهانی دەرەوەدا دەکرێت پزیشکیان ڕۆڵێکی گەورە بنوێنێ. بەڵام دوجار کۆمەڵێک بڕیاری استراتیژی زۆر گرنگ هەیە لە چوارچێوەی دەسەڵاتی پزیشکیان دانیە و ناتوانێت تێیدا مەوفەق بێت. ئەمانە وەڵامی کۆمەڵێک پرسیار بوون. دیارە بابەتی ورتر هەیە دەتوانن ڕۆژانە سەدانی 964 دۆڵ یاردی بکەن و وەڵامی زیاتر وەربگرن.